أنا بس أتذكر برنامج تلفزيون عربي يعني زي وابل حطيت أسئلة فرجع لسر هالإشكالية ترجع سمع حطيت تجربة بەرگریەکیش لە مافیژن لە ئازادیەکانی لەم دوو ئاستەوە ئێمە قسەمان کردووە هەروەها باسمان لە خەڵکی سڤیل کردووە یان هێر ئەوە نییە دوو ڕۆژنامە نووس کوژراون ئازار بە دڵمان گەیشتووە خەڵکی سڤیلیش بەردەوام ئەکوژرێن و بەم درۆنانە ئازاریان پێگەیشتووە ئازاریان گەیاندووە بە دڵی ئێمە لە ڕێی نووسینەوە ئێمە ڕای ڕۆژنامەکە ڕای حیزبەکەمان دەربڕیوە هەڵوێستمان هەبووە یەکێ بووین لەو ڕۆژنامانەی لە کاتی خۆیان لە گەرمەی ڕووداوەکە قسەمان هەبووە توانن گەڕێنەوە بۆ ئەو ژمارانەی ئەو کاتە شەهیدکردنی ئەو دوو کۆمەڵە بەڕاستی ئازاری زۆری پێگەیان ئەوانی پێشوش کردوەوە بەس ئیتر لەو حەددا کە ئینسان لەسەر خاکی خۆی بڕوات بۆ ماڵی هەواڵێک بکات یان بەرنامەیەک دروست بکات درۆنی تورکی بە هەزاران مەتر کیلۆمەتر بێت بیدا بەسەر تاو شەهیدت بکا بەڕاستی ئەوە ئازارەکەی زۆر زۆر و ئەوەش بوو بەهۆی ئەوەی کە ئێمە وزە لە خوێنی ئەوان نەیەڵین قەڵەمیان بکەوێت نەیەڵین کامێرایان بکەوێت کامێرا و قەڵەمی ئەوان هەڵگرین و وزە لە خوێنی ئەوان بگرین و نەیەڵین خوێنیان لە ئەرز بکەوێت و بتوانین بربەستێک دانی بۆ ئەو هێرشانەی دەوڵەتی تورکیا کە ئیکاتە سەر هەوڵاتیان ئیکاتە سەر ڕۆژنامەوانان نەک تەنیا ڕۆژنامەوانان یعنی بۆ خۆتان ئەزانن کە ئەو عایلەیە سێ کەسیان هەروە باوکێک و دوو مناڵ سەرەی شێکردنی هەواڵ کوردستانی هەواڵ هێرۆ ئێوە دەزانن تا ئێستا نە حکوومەتی عێراقی نە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی جدیان نییە هەڵوێستی پێکران بەرامبەر بە تورکیا نییە بۆی ئەوە دووبارە نەبێتەوە پێویستە یەکدەنگیە بێت بۆ دەنگیە بێت خێزانی ڕۆژنامەوانی پێکەوە کار بکە ئەمڕۆ کۆمپانیای چەترە سبەینێ KNN دووسبەی کاناڵێکی دیکە ئێمە لە ئەوروپا بەڕێزت لە هەموو کەسێ باشتر دەزانی چەندە ڕووبەڕووی پێش و داخستن و ئاستەنگی و ئەوانە ڕوویدێتەوە بۆیە پێویستیمان بە پاڵپشتی یەکتر هەیە ئەم شانتە بەڕێز ئێمە سوپاسیوانین با بڵێن ماندوو بوون و ئەرتان کێشا و دەست پێشخەرێتان کردووە بۆ سەردانکردن و بۆ دروستکردنی هەمانی زیاتر ئێمە چیمان پێ بکرێت لە چوارچێوەی کاری مەدەنیەوەمانە درێخیمان نەکردووە پێشتر لەگەڵ وەکو تاکەشە هەڵبووە لە سەر ئاشتی دەستگاکە یەکوان لە داهاتووشە با بڵێن درێخی ناکەین و زۆر زۆر خۆشحاڵن ئامانجەکە لێرە ئەوەیە بەتایبەتی ئێمە وەکو دەستگای بیدایی چەکرد کە لەگەڵ ئەم وەختەیە بەشدار بن و ئەم سەردانانە بە گشتی بەشداری تێدا. We as journalists, we see ourselves as a big family. ئێمە وەکو خۆمان بە شێک لە خێزانێکی گەورەی هەموو ڕۆژنامەنووسان دەبین. And one of our daughters in this family are killed. و دوو کچی ئەم خێزانە شەهید. This cannot go without impunity. نابێت ئەمە هەروە ئاسان بەبێ قسەکردن تێپەڕێت. Justice must be served. ئەبێ دادپەروەری بۆ ئەمان ببێنێت. And in France, we will try and bring the voices from here to Europe. لە فەڕەنسا شکار بووەکەی کە دەنگی ئێرە گوازینەوە بۆ and we will stay alert and we will watch what's happening here. بەردەوام لە پەیوەندی ئەدین و چاودێری دۆخی عێراقی کە بزانین چییە. So that every force that is participating in bringing justice و هەموو ئەو دەستگایانی کە ئەیانێت بەشێک لە هێنادی دادپەروەری can be heard. بۆیە ئەکرێت دەنگی ئەوانیش بگوازین. هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە ناو کوردستانە بوو ڕۆڵێکی کورد کراوە بە ئامادەش ڕۆڵێکی کورد شەهید کراوە هاوڵاتیەکی کورد بریندار کراوە تەئسیری خراپی موسیقی لەسەر ژیانی ئاسایشی ناو کۆمەڵی هەرێمی کوردستانە بووە لە قوڵای کوردستانە خەڵکراوە کە ئامانج ئەوانە بوون و ئێمە ئیشمان لەسەر کردووە بۆ میدیاکەمان هیوادارین کە بۆ چاوەسەری نەکەن کە ئێمەمان تاثیرش زۆرە.
دەستگایانە یان ئەو دەستگانەی کە بتوانین